ئەم کاتان باش بینەرانی پرۆگرامی تەندروستی و ڕۆژوو هیوای تەندروستیەکی باشتان بۆ دەخوازم لە پرۆگرامی ئەمڕۆدا باس لەوە دەکەین ئەو کەسانەی کە کێشەی گورچیلەیان هەیە دەتوانن بە ڕۆژوو بوون لەگەڵ دکتۆر مەجید حەسەن شێخانی پسپۆڕی ڕاوێژکاری پزیشکی هەناو گورچیلە باس لەم تەوەرە دەکەین. دکتۆر سڵاوی خواست لێ بێتن و ڕەمەزانیشت پیرۆز بێتن. زۆر سپاس لە ئێوە پیرۆز، زۆر سپاس. دکتۆر با سەرچا لەوە دەست پێ بکەین ڕۆژوگرتن کاریگەری لەسەر گورچیلە هەیە؟ بەڵێ بەنای خوای گەورە و میهرەبان دیارە ڕۆژوو لە سەرەتادا بۆ ئەو کەسانەیەکەوە ساغن کە باسی گورچیلە دەکەین پێشەوەی باسی ڕۆژوو بکەین پێویستە ئەو کەسانەی کەوا نیەتی ڕۆژیان هینایە بەر لە هاتنی ڕەمەزان بە 2 هەفتە پێویستە پزیشکی تایبەتی خۆی بیبینێت ئایا ئەو کەسە ڕێکە پێدراوە تاوەکو بە ڕۆژی بێت یاخودنا. لێرەدا پێویستە ئاماژە بە شتێکی گرنگ بکەین سەبارەت بە گورچیلە کەوە تایبەتە بە گورچیلە. ئەویش ئەوەیە ئایا ئەو کەسانە چۆن دەزانن کەوا نەخۆشی گورچیلەیان هەیە؟ ڕەنگە ئەو کەسە یەکسەر دەست بە ڕۆژوو بوون دەکە بێ ئەوەی بزانی باری تەندروستی گورچیلەکەی چۆنە. هیچ نیشانەیەک هەیە دکتۆر؟ بەڵێ لێرەدا باسی ئەو خاڵەیە دەکەین کە جەنابەت باسی نیشانت کرد. گورچیلەکانمان دوو سەربازی ونن کار دەکەن تاوەکو بە ڕێژەی 75% کەوا فرمانەکانی لەدەست دەدەن ئەو جە نیشانەکانیان دەست پێ دەکەن کەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە. ڕەنگە کەسێک دێ دکتۆر من هیچ نیشانەیەکم نییە کەواتە گورچیلەکانم ساغن. ڕەنگە ئەوە ڕاستبی تاوەکو قۆناغەکانی کۆتایی نەخۆشەکانی گورچیلە کەواتە ئەوانەی کەوە هیچ نیشانەیەشیان نییە مەرجنیە گورچیلەکانیان لە بارێکی ئاسایی دابن کەواتە مەرجە ئەو کەسەی دەوێت بە ڕۆژی بیت پێویستە بەر لە ڕەمەزان پشکنینی تایبەتی گورچیلەکانی خۆی بکات تاوەکو دڵنیا بێتەوە لە سەلامەتی ڕەمەزان لەبەر گورچیلەکانی. دکتۆر ئەیکێن ئەوانەی کە ناتوانن بە ڕۆژوو بن کامە کێشەی گورچیلەیە کە زۆر باوە دڵیان ئەڵێ ناتوانن بە ڕۆژوو بنێەوە. نەخۆشیەکانی گورچیلە زۆرن. نەخۆشی سستی گورچیلەکە لە هەمویان باوترە لە سەرتاسەری جیهان نزیکەی 800 ملیۆن کەس دووچاری ئەو نەخۆشیێن و بەس لە عێراق نزیکەی 4 ملیۆن کەس دووچاری نەخۆشیەکانی پەککەوتنی گورچیلەن و نەخۆشیەکانی بەردی گورچیلە پۆرجی گورچیلە نەخۆشیە بۆ ماوەیەکان ئەوانە کۆمەڵێک نەخۆشین کەوە ڕەنگە کاتی ئەومان نەبی باسی یەکە بە یەکەیەکەیان بکەین بەڵام ئەوانەی کە ناکرێ بە ڕۆژی بن ئەوانن کەوا پەککەوتنی گورچیلیان هەیە لە قۆناغەکانی کۆتایی مانای ئەوەی کەوا ڕەنگە هێشتا نەگەیشتۆتە شوشتنی گورچیلە لە قۆناغی چارەمڕە دەست پێ دەکاتن و قۆناغی پێنجەمیش ئەوانن کەوا شوشتنی گورچیلیان بۆ ئەنجام دەکرێت ئەی لە قۆناغەکانی بیدایەت واتە قۆناغی یەکەم و دووەم بەڵێ ئەوانە بە شێوەیەکی گشتی دەتوانن بە ڕۆژی بن بەڵام بە ڕاوێژ لەگەر پزیشکە تایبەتەکەی خۆی کەواتە ئەوانەی کە ناتوانن بە ڕۆژی بن ئەوانەی کەوا قۆناغەکانی کۆتایی نەخۆشی گورچیلەیانی وەکو قۆناغی چارەم و پێنجەم ئەوانەی کە شوشتنی گورچیلیان بۆ ئەنجام درراوە ئەوانەی کەوا چاندنی گورچیلیان بۆ ئەنجام درراوە ئەوانە بە هیچ شێوەیەک ناتوانن بە ڕۆژی بن تەنها بە پێی ڕاوێژ لەگەر پزیشکە تایبەتەکەی خۆیان دەبێت. باش دکتۆر ئەی ئەوانەی کە کێشەی گورچیلیان هەیە لە کاتی ئیفتاردا تاکو کاتی بانگ پێویستە چەند ئاو بخۆنەوە؟ پرسیارێکی گرنگە خۆی گورچیلەکانمان پێویستیان بە ئاوە بەڵام خوای گەورە دوو گورچیلێ بۆ ئێمە داناوە و گورچیلەکانمان بە توانای بەرگرییان هەیە تاوەکو بۆ ماوەی 16 کاتژمێر واتە ئەگەر بۆ ماوەی 16 کاتژمێر گورچیلەکانمان ئەگەر بڕی پێویست ئاویشان نەگاتی ئەوە فرمانەکانی خۆیان بە شێوەیەکی ڕێک و پێک جێبەجێ دەکەن و لە هەمان کاتدا بە ڕۆژوو بوون ڕەنگە خەڵک بپرسێ ئایا بۆ گورچیلەکانمان تا چ ڕادەیەک زەرمەندە من بە پێچاوانەوە دەڵێم ڕەمەزان و بە ڕۆژوو وەکو وەرزشێکە بۆ گورچیلەکانمان بۆ ئەو کەسانی کەوا گورچیلەکانیان ساغە و لە هەمان کاتدا ڕەنگە سوودێکی یەکجار زۆری هەبێت بە شێوەیەکی مباشر واتە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بە شێوەیەکی ڕاستەخۆ ئەوەیە گورچیلەکانمان هێز و توانایەکی باشیان پێدەبەخشێ لە کاتی ڕەمەزاندا کەوا بڕێکی کەم ئاویان دەگاتێ بەڵام بەو بڕە کەمە توانا و هێزی خۆی زیاتر بەرەو پێش دەبات تاوەکو بتوانێت فرمانەکانی لە ماوەی 11 مانجی ڕابردوودا بە شێوەیەکی جوانتر و ڕێکوپێکتر بەرجەستە بکات. ئەو کانەی عفوم دەکەی بە ئەوانەی کە بە شێوەیەکی ناڕەستەوخۆ کەوا سوودی هەیە کە دیارە مانجی ڕەمەزان
دوورکەوتنەوەیە لە هەموو ئەو خواردن و خواردنەوە زیان بەخشانەی کەوا لە مانجی 11 مانجی ڕابردوو توشمان بکەواتە گورچیلەکانمان دەکەونە بارێکی ئیسرحات واتە بارێکی مۆڵەت بە شێوەیەکی گشتی و دەبێتە هۆی کەمکردنەوەی فشاری خوێن، دەبێتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی شەکر، دەبێتە هۆی کەمکردنەوەی ئەو چەوریانەی کەوا لە لەشی مرۆڤدا کەواتە ڕەمەزان بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەخۆ سوودی بۆ گورچیلەکانمان هەیە. باش دکتۆر باسی خواردنت کرد. بەڵێ چ جۆرە خواردنێک زۆر گرینگە بۆ ئەوانەی کێشەی گورچیلیان هەیە؟ بەڵێ دێنەوە سەر پرسیاری پێشتوو کە کردە چەند ئاو بخورێتەوە. ئەو کەسێک کەوا لە کاتی پاش برێن مەغریب کە ڕۆژۆکەی دەشتێنێت تاوەکو بەربانگ دەبێ نابێت لە 3 لتر شلەمەنیەکان شەر نیە تەنها ئاو هەموو ئەو شەربەتە ئەوانەی کە لە ماڵەوە بە شێوەیەکی جوان و تەندروست ئامادە دەکرێت خواردەمەنیەکان بە شێوە شلەمەنیەکان بە شێوەیەکی گشتی ئەوانە هەمویان دەستە بابی ئاو کەواتە ئاو نابێت لە 3 لتر کەمتر بخورێتەوە بەنسبەت خواردەمەنیەکان. بەداخەوە مانجی ڕەمەزان زۆر جار باسم کردیە بۆتە مانجی میهرەجان و مناسبەی خواردن و خواردنەوەکان کە زۆر بەداخەوە بە تایبەتی ئەو شەربەتە بۆیە دارانەی ڕەنگدارانەی کەوا دەیبینین لەسەر شەقامەکاندا کە نزیکەی وەکو ڕەنگا و ڕنگ دەیان بینی ئەنوا ئەشکال ڕنگ دەبینن کە ڕەنگە ئەوانە هەمویان بۆیە بن سوبغ بن کەوا زیانێکی یەکجار زۆریان لەسەر گورچیلەیە بۆیە ئێمە وەکو پزیشکان ئامۆژگاری ڕۆژوان دەکەین کەوا بە هیچ شێوەیەک لەو جۆرە شەربەت و بۆیەداران نەخۆن دەینە سەر خواردنەکان ئەو خواردنانی کەوا ڕیشاڵین واتە ڕیشاڵیدارەکان خواردنە پرۆتینەکان ئەوانە بۆ جەستە بۆ گورچیلەکانیش باشترە لەوەی کەوا خواردنی زیاتر ئەوانەی شیرینیان زۆر تێدایە چونکە شیرین دەبێتەوە هۆی زیاد لە حەد میزکردن کەوا ئازاری گورچیلەکانمان دەدەن. باشە دکتۆر ئەو کەسانێک کە خاوەنی یەک گورچیلەن تۆ چڕێن مایەک بۆ ئەوان دەدەیت ئەوانیش دەتوانن بە ڕۆژوو بن؟ کاتێکەوە فرمانی گورچیلەکانیان ڕێکبی ئەو گورچیلێکە هەیتی فرمانەکەی ڕێک بێت و ئەوەش لە ڕێگەی پشکنینی تایبەت بە گورچیلەکەەوە ئەنجام دەدرێت کەەوە هیچ نەخۆشی تری نەبێت بۆ نمونە شەکرەی نەبێت فشاری خوێنی نەبێت و نەخۆشی دڵی نەبێت بەڵێ دەتوانی بە ڕۆژی بێت بەڵام لە خۆیەوە تەنها یەک تاکە گورچیلێ دەچی بە ڕۆژی دەبێت ئەوە ڕەنگە زیانی بۆ سەر جەستە و بۆ زیانی بۆ سەر ژیانی هەبێت بۆیە ئێمە ڕێنمایی دەکەین کەوا ئەو کەسانی کەوە دوو گورچیلیان هەیە بەڵام نەخۆشی تریان هەیە ئەو کەسانی کەەوە یەک گورچیلیان هەیە بەڵام نەخۆشی تریان لەگەرا بە بێ ڕاوێژ لەگەر پزیشکی خۆی نابێت بە ڕۆژی بێت نابێت بە ڕۆژوو بێت. ئەی باشە دکتۆر ئەگەر کەسێک بە ڕۆژوو بە لە ناکاو تووشی حاڵەتی گورچیلە بێت گورچیلەکانی ئازاری هەبێتن چی بکە لەو حاڵەتە نیشانەکان چی؟ پرسیارێکی زۆر جوانە خۆی ئێمە کە باس دەکەین پێشی بە ڕۆژوو بوون و پێشی ڕەمەزان ڕێنماییەکان دەدەن یەکێکیان ئەو ڕێنماییەیە هەر کاتێک کە ئازاری گورچیلەتە بوو یاخود کێشەی هەستت کرد لە گورچیلەکانت یاخود لە ڕێڕەی میز پەیدا بوو ئەو کاتە دەبێت ڕۆژەکەی بشکێنێت ناکرێت بەردەوام بێت چونکە زیانی بۆ سەر گورچیلەکان دروست دەبێت. باشە دکتۆر کۆتا ئامۆژگاری چیە بێتن بۆ ئەوانەی کە کێشەی گورچیلیان هەیە؟ هیوادارم مانجی ڕەمەزان وەکو ڕەمەزان وەریگرین وەکو میهرەجانی خواردن وەری نەگرین و لە مانجی ڕەمەزاندا ڕێنماییەکانی ئەوانەی کە لەلایەن پزیشکی خۆیەوە جێبەجێ بکات و ئەو کەسانەی کەوا گرفتی گورچیلیان هەیە بە ڕۆژی نەبن لەبەر ئەوەی ڕەنگە ببێتە هۆی لە دەستدانی گورچیلەکانیان. دکتۆر زۆر سواز بۆ زانیاریەکانت زۆر سواز کە لەگەڵماندا بوویت. زۆر سواز بۆ ئێوەش. بەڵێ بینەران بەم شێوەیەش هاتینە کۆتای ئەڵقەی ئەمڕۆی پرۆگرامی تەندروستی و ڕۆژوو هیوادارین جێگەی سوودبین بۆ هەموو لایک. جارێکی تر پێتان دەڵێم ئاگاتان لە تەندروستیتان بێتن و تەندروست بژین خودای یاوەرتان بێت.